يعني أما بهين ورنا قبل رواية تعزيز آفتنا بهيني قبل رواية تعزيز بدأنا قصة لقل كسان تبرع بركات شنك أول هستي هنا كده كسي كي معقولة يعني كسي كي ناودارنا ناو هنا كيشا هيش قرفتك من بود روز نابت دروس دبت كيشي كمالاتيش ما بود دروس دبت كيشي أو مرجع أساسي يعني كلنا جنو بيا هي مسألة حالتي دي إما رجعي من هي حالتي مطلق مع النية ئێسش زۆربەی کێشمە نێوان بووک و خەسوو لەسەر چییە؟ يعني ئەم بابەتانە وردەکاریەکانی هەیە ڕەنگە ئێستا من بگەومە سەرەوە 20 دانە خاڵی هەیە خاڵەکانی هی خەتای خەسوو نییە خەتای بووکیش نییە خەتای تێنەگەشتنی هەردوو بابەتەکەیە مەسەلەی خوای گەورە سۆز و خۆشەویستیی پێداوە دایکەکە هەستەکە کوڕەکەی داگیرێکی دێت ئەو خۆشەویستی داوێت هەموو باژنەکەی خۆی نەیداوە بە ئافرەت بە دایکی خۆی لێرە دایکەکە ڕەنگە ئەو هینەی بۆ دروست بێت جاری وایە لە 5 سەردانە کاکە ئێستا دایکەکە خاتە بڵێم بووکەکە خاتە پێشەوە دایکەکەش لەوێ سەیرێ کات و منیش قسەکەم لەسەر خودی پیاوە ئەوە نەک لەسەر ئافرەتەکە من ئەڵێم پیاو ئەتوانێت پیاو کە ماڵێکی ماڵە ئەتوانێت ئیدارەی ماڵیش بکات چونکە ئێمە سەر سیفاتەکانی پیاو هەردووکیان بەرپرسن لە بابەتەکە قسەکەم لەسەرەوە نیە بڵێن وەڵای هەردووکیان بەرپرس نین بەڵام تەئسیراتی ئەوەیە پیاو ئەتوانێت ئیداری ماڵەوە بدات پیاوی پیاوانە ئەتوانێت هەم دڵی دایکیش بەجێبێنێت هەم دڵی ژنەکەشی بەجێبێنێت خۆشەویستی بەڕێزان خۆشەویستی دایک جیاوازە خۆشەویستی ژن جیاوازە خۆشەویستی مناڵ جیاوازە خۆشەویستی خزم و کەسوکار جیاوازە هەریکە خۆشەویستی خوشک و برا جیاوازە کەواتە ئەم خۆشەویستیە بەراورد بکەی بڵێ وەڵای جاری وایە غەڵەتێکی هینمانێ ئەڵێ کاکە دایکت خۆش دەوێت یا باوکت هەب بۆ مناڵ کاکە ئەمە غەڵەتە خۆشەویستی ئێستش هەر بە هینی جاری وایە کوڕ بۆ دایکی زۆرتری هەیە جاری وایە کچ بۆ باوکی هەیەی ئەمە قسەکە لەسەرەوە نیە بڵێن هەردووکی وایە جاری وایە کچەکە هەر بۆ دایکی هەیەی جاری وایە هەر بۆ باوکی هەیەی ئەمە حاڵەتەکان فەرقەکان ئینسانەکان کە مادام ئێمە ئەم پێنجەی دەست یەکسان نین جیاوازیان هەیە بەرزونزمیان هەیە کەواتە عقلێت و بیرکردنەوەکانیشمان جیاوازە. بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا بەخێرهاتنی کەناڵەکەتانەکەم و سپاس و دەستخۆشیم هەیە بۆ تەواوی مامۆستا بەڕێزەکان کە ئەم خولەیان بۆ ڕێخستوین بە تایبەتی دەستەی خورماڵی ژیار کە ئەم خولەی بۆ ڕێخستوین کە سوودێکی ئێکجار زۆری هەیە بە تایبەتی بۆ گەنجان و کچان و کوڕان و چەند زۆربەی خوشکانی ئەم ناوچەیە بەشداریان تێیا کردووە من وەکو بەشداربوویەکی ئەم خولە سوودێکی ئێکجار زۆرم لەم خولە بینیوە بۆ ئاشنابوون لە پرۆسی هاوسەرگیری و بۆ پێش زەواج زۆر گرنگە ئەم خولانە و هیوادارم ئەم جۆرە خولانە زۆر گرنگی پێ بدرێت و لە هەموو ناوچەکان هەبێت سوودێکی ئێکجار زۆری هەبێت بۆ تەواوی گەنجان بۆی ئاشنابن لە پرۆسی هاوسەرگیری لە مناڵەکەیەتی ئاگای لە تەباخکێشیتی ئاگای لە نەکەین ئەم حاڵەت دەروێنە خۆتان نەزان جیاوازی ئافرەت و پیا زۆرە حەزەکەم ینی زۆرترین قسە ئافرەتێکە کەمترین بێدەنگی ژەنێ ڕێژەکە ئەگەر قسە لەسەر سروشت و تەبعی کەسەکانەکەی قسە لەسەر تێکەڵبوونی دوو خێزان و دوو کۆمەڵگا و دوو چینی جیاواز جاری واکەین دوو پێگەی جیاواز لە کۆمەڵگات پێگەیەکیان لەوەشە زانستی بێ پێگەیەکیان عەشایری بێ کۆمەڵایەتی بێ ئەمانە تێکەڵەکەیت بۆی پێویستەکە ئەمە ئەم دەوراتانە بەردەوام مەمان بێت دووەم ئەمەی کە زۆر گرنگە ئامانجمان لە زەواج چییە؟ هەنی ئێمە بەڕاستی زۆر جار بیر لەواکەن و ئایا هەر تەنها بریتی بێ زەواجەکانمان لۆک زەواجێکی تەقلیدی بەتایبەت لەم سەردەمەی کێمە تیاژین کە سەردەمێکی عەولەمەی سەردەمێکە تۆ حتا ئای جواب تێدرێتەوە بە شوبەکێ بکەیت چۆن ئەو واصفاتی کوڕەکەی کێیە ئەی چۆ تۆن بیر لەوە ناکەیتەوە ئامانجت چییە لە ئامانجەکان تکا ئەەکەم ئامانجەکانمان با بچووک نەبێت لە ژیانی خۆمانە حەج کاتێک ئامانجمان بچووک بوو تێڕوانیان بچووکە بێت پێغەمبەری خوا عەلەیهی وەسەلام کاتێککە وەحی بۆ دێت کاتێککە پێڵن ئیقرا ئامانجی تەنها ئەوە نەبوو لە مەککا بمێنێتەوە حتا ئامانجی ئەوان وتیان زۆر شتیشت بۆ ئەەکەین بەڵام ئامانجی پێغەمبەری خواسم دنیابینیەکەی پێغەمبەری خواست دوای خی گەورە ئەوە تا پێی ئەڵێ وما أرسلناك إلا رحمة للعالمين كواتا آمانجيتو تنها باليك بيوان نمينيتو يا لك كان نمينيتو بس مونيك نا تعدد بينا بس قصر لسر شيء تو خيزان أتيو تكوين كي آمانجا جورة إلهية كبدي بينا كبريتي لرزامن بوني الله لم بابتيتوا بەڵام جیاوازێکە وڵای جاری وایە لە هەفتەیەکە 3 شەڕانە دروستە بێت